هەوڵ ئەدەن ئەو جۆرە کەسانی کە بە بەردەوامی بۆنی ناودەمیان دێت دەنگیان بەرز ئەکەنەوە بۆی فیسەبیل ئەوەی نزیکی کەسی بەرامبەر نەبێتەوە. هۆکارەکانی چین یەکێک لە هۆکارەکانی بریتیە لە پاکڕانەگرتنی ناودەم کە ئەمەیشە کە پەتی دان کەوا ئێستا پزیشکی دانەکان و لە سەیدلەکانیشە دەست ئەکەوێت لە جیاتی ئەو چقلی کە خۆمان بەکارێنین پەتەکەی شێوازێکی کابراڵێ تەندروستی ترە بۆ دانەکان لە دەستفادەیەکی زیاتری لەکەی کە بریتیە لە ئەوەی بەکاری ناهێنن واتە نێوان دانەکانیان بە پیسیە هەڵنەوە کە ئەمەشە میکرۆبکو ئەکاتەوە بەکتریاکو ئەکاتەوە لەسەر و دانە لەسەر دەوروبەری پوکەکان کەمێکێکە لە هۆکارەکانی دروستبوونی بۆنی ناخۆشی ناودەم. یەکێکتر لەوانەشە شێوازی پاکڕانەگرتنی لە ڕێگەی شێوازی شۆردنەوە کەم کەسمان هەیە دەتوانم بڵێم کە دانەکانیان بشۆن لە مانگی ڕەمەزانە عادەتەن تۆ دەتوانیت لە ڕۆژێکە لەو ڕۆژەیە کە زمانت بە ڕۆژوە و جادانت بشووی یەکەمیان دوای ئەوەی کەوا ڕۆژۆکەت شکان و پێش ئەوەیشی کەوا پارشێو بکەیت کە پارشێوە تەواو کرد چەند خولەکێک پێش بانگی بەیانی دانەکانت بشۆ بۆ ئەوەی کەوا میکرۆب و بەکتریا ئەمان لەسەر دانەکانێک کۆ نەبێتەوە و ئەو خواردنانی کەوا خواردتۆ لە نێوان دانەکانت دەرچێ بۆی کە بەیانی تووشی حاڵەتێک نەبی کە بۆنی دەمە ناخۆش بێت.